دوا بەدوای ئەو دەنگۆیانەی کە لەسەر چۆنێتی بەرهەمهێنانی شووتی لە پێنجوێن بڵاو کرایەوە بۆ مای نیگەرانی هاوڵاتیان و جوتیاران هەرزوو لایەنە پەیوەندیدارەکان بە دواداچوون و لێکۆڵینەوەیان لە چۆنێتی بەرهەمهێنانی شووتی لە ناوچەکە دەست پێ کرد. لە تازەترین بە دواداچوونیشدا لیژنەی کشتوکاڵی پەرلەمانی کوردسان لێکۆڵینەوەیان لە چۆنەتی بەرهەمهێنان لە زەویە کشتوکاڵەکانی قەزای پێنجوێن دەست پێ کرد و سەردانی ئەو کێڵگانە کرا کە شووتی و بەرووبوومەکانی تری تێدا بەرهەم دەهێنرێ. وەک ئەو دەنگۆشتانەمانزانی بۆ بە دواداچوونی ڕاستی و دروستی ئەو بابەتانە کە بڵاو بووانێ هاتوین سەردانی ئێرەمان کردو منتیقەی پێنجوێن کە ئێستا ئێمە لە ناحی گەرم چین. دیارە سەردانی کۆمەڵک شوێنمان کرد لە ناو پێنجوێنەوە لەو شوێنانی کەەوە ئەم وادانیت یا ئەفرۆشترێ لەوێ لە نزیکەوە جۆمان لێ ڕاگرتن لەو کەسانە و ئایا ئەم وادانە چینە وادانە وادی ساندارن یاخود شتی دروستکراون لەم لاولاو ئەوانە دیارە ئەوەمان بینیکەوە لەوێکانەندێ زانیاری باشمان وەرگرت و کەوتیان ئەمانە سانداری عالەمین و خۆم وەکو ئەندامی لیژنەی کشتوکاڵ لە پەرلەمانی کوردستان بە شانازیەوە دەتوانم بڵێم ئەم ڕۆکانە لە منتیقەی پێنجوێن گەڕاوین کە ئێساکانە گەشتوینە ئەم شوێنەی کە ئێساکانە ئێمە لێن و ئانە ینی تقریبا شوێنێکی حدودیە لەبەر ئەوە دەتوانین بڵێن شتێکی زۆر جوانمان بینیوە و دوای ئەوەش ئەو پڕوپاگەندانش کە دروست بووە وەکو باسمان کرد ینی لەوانەیە حاڵاتێکی دەگمەن لە منتیقەی پێنجوێنە حاڵاتێک دوو حاڵات سێ حاڵات ئەگەر بوو بێ ینی ئەمە شتێکی زۆر ینی شتێکی زۆر کەمە یاخود شتێک نییە بەڵام بەگشتی ینی دەتوانین بڵین زرعاتێکی زۆر جوان زۆر پێشکەوتووە ئێمە خۆمان شووتیەکەی لێمان خوارد کاڵک لێمان خوارد خار لێمان خوارد هەموو ینی توانم بڵێم ینی بیتی پلاسیکیش لێرە وجودینیە و خارەکان یانە خاری ناودێراوە و ینی بەڵێ بە دڵۆپاندن بە شێوازێکی مۆدێرن کراوە بۆیە ئێمە ینی پشتیبانێکی تەواویان لێ ئەەکەین و ئەو پێدابستیانش کە جوتیارانی ئەم ناوچە هەیەە ئێمە بەرنامەمان وایە کە چوینەوە پەرلەمان لە لیژنەکەی خۆمان بە کتابێک ئاراستی سەرۆکاتی پەرلەمانی بکەین و لە یەکێک لە کێڵگە کشتوکاڵەکانی قەزای پێنجوێن ئەم جوتیارە کە سەرقاڵی چنینەوەی بەرهەمی شووتی بوو باسی لەوە کرد جوتیاران بۆ بەرهەمهێنانی باشترین بەرووبووم هەوڵی ئەوە دەدەن زیاتر خزمەتی زەویەکانیان بکەن و لە چوارچێوەی ڕێنمایەکانی کشتوکاڵدا بەرهەمهێنان لە زەویەکانیان بکەن ئەو دەنگۆیانەشی ڕەت کردەوە کە دەرمانی ناتەندروستی ڕۆکی و قەڵاچۆکردنی مێرووی زیان بەخش لە زەویەکانیان بەکارهێنرابێ. شووتی پێنجوێ شووتێکی بەناوبانگە شووتێکی زۆر باشە خەڵک زۆر حەزی دەکەوتە شووتێکی تایبەتی بۆ تا ئەم دەقەشە لە سەدیش شیاوە بۆ خواردنەوە هیچ کێشێکی تەندروستی نییە شتێکە ئەو هیوماکە بەکارهێنی بۆ ڕێخستنی خۆراکان بۆ ڕێگی ڕووەکانی خۆ تایبەت نییە بە شووتی ئەو کابرا بە گوێرەی زەراقەی خۆ هەیە باخیە مێوی هەیە یاتە گوێزی هەیە یاتە قۆخی هەیە ینی بۆ هەموو ڕۆکێک گەنج ئەوانە هەمووی ستانداردی عالەمی ڕێگە پێدراون هیچ شتێکی وهانیە هیچ دەرمانە گیانی نییە لە لای ئێمە ئیسە بەکاری بێنین بڵین کاکە ئەم دەرمانە ئەو دەرمانەکانی ئێمە خۆتانتوان بە چاوی کامێرەکان چن دەرمانەکانی ئێمە گشتی تەسویرکەن ئەچین بۆ شوێنش سەرچاوەکەی کە لێ یێنی دکتۆری تایبەتی و دەرمانەیە بە ئێمە بەهۆی هەڵکەوتەی جوگرافیا و خاک و ئاو هەوای لەبار بۆ بەرهەمهێنانی بەرووبوومی شووتی ساڵانە بەشێکی زۆر لە زەویە کشتوکاڵەکانی پێنجوێن شووتیان تێدا بەرهەم دەهێنرێ کە لە ڕووی کوالێتەوە لە بەرووبوومی هاوردە باشترە بەهۆی زۆری بەرووبوومەکەشی بەشێکی لە ناوخۆدا بەکار دەبرێ بەشێکی تری دەگوازرێتەوە بۆ پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق. ئاکۆ ئەمین، کوردسات نیوز، قەزای پێنجوێن.